دوای ئەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا خوێندنگە و پەیمانگە ئیسلامیەکان لە وەزارەتی ئەوقافەوە بخرێنە سەر وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە دوو بۆچوونی جیاوازی دروست کردووە لە نێوان خاوەن پەیمانگە و خوێندنگاکان بە جۆرێک ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی پێیان وایە هەنگاوێکە بۆ نەمانی خوێندنی ئیسلامی بەشێکی تریش داواکاریان هەیە و دەڵێن دەبێت زانکۆی ئیسلامی لە بەرامبەر ئەو بڕیارە بکرێتەوە. و داواکاری ئێمە داوای سەرەکیمان ئەوەیە کە ئەم پەیمانگایانە دوای کە ئەچنە سەر وەزارەتی خوێندنی باڵا کۆلیجێک بکرێتەوە یاخود زانکۆیەکی ئیسلامی داوای هەموو مامۆستا و قوتابیان هەموو ڕاگرەکان بەگشتی داواکارین ئێمە کە زانکۆیەکی ئیسلامی لە هەرێمی کوردستان بکرێتەوە. زیاتر لە 5,000 خوێندکار لە خوێندنگە و پەیمانگە ئیسلامیەکان سەرقاڵی خوێندنن لە ئێستادا بڕیارەکە ئەم ساڵی خوێندنیان ناگرێتەوە. لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان سەرڕای نیگەرانی لە ئاگادار نەکردنەوەیان لە چۆنێتی دەرکردنی وەها بڕیارێک بەڵام پشگیری لێ دەکەن لە چوارچێوەی سودمەندبوونی کۆی گشتی خوێندکاران و بەردەوام بوونیان لە خوێندن لە چوارچێوەی خواستی خۆیان. لەوانەیە خەڵکانێک هەبن بۆ ئەوەی ئەم مەدارسانە لە بەردەستی خۆیان بێ و خۆیان بیبەن بەڕێوە وایان پێ باشترە بچێتە بەردەستی وەزارەتێک احتیمالە بازێ ئوموری ئیداری بازێ سەلاحیەت لە بەردەستی ئەمانە نەبێ ممکنە لەو ناحیەوە ئەوان وا هەست بکەن ئەگەر لە بەردەستی خۆیانە نەبێ زەرەر ئەکرێ. هەر یەک لە وەزیری ئەوقاف و خوێندنی باڵا و ناوخۆ پەروەردە و ڕۆشنبیری و هەروەها ڕاوێژکاری سەرۆکی هەرێم بەشدار بوونە لە دەرکردنی ئەو بڕیارە. لەگەڵ جێبەجێکردنی بڕیارەکە خوێندکاران سودمەند دەبن لە کۆی ئیمتیازاتانی خوێندکاران لە کۆلێژەکانی زانکۆکان هەیەە. بڕوانامەکەشیان حسابی بۆ دەکرێت چونکە لە ڕابردوو تەنها لە وەزارەتی ئەوقاف بڕوانامەکەیان بەهەند وەرگیراوە. ئەو منهەجەی ئێمە ئیسەی خوێنین هەموو منهەجێکی فقهی وشکە کە هیچ بابەتێکی زانستی تیانە هیچ بابەتێکی تیانە کە تەقەبولی ئەو کرانەوە و پێشهاتە و گۆڕانکاریانە بکرێت لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە ئێستا لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانی شەیە بۆیە من پێم وایە بڕیارەکە بڕیارێکی لەجێی خۆیەتی. لە هەرێمی کوردستان زیاتر لە 40 خوێندنگە و 6 پەیمانگەی ئیسلامی بوونی هەیە کە سەرەتای دروستبوونیان بۆ ساڵی 2005 دەگەڕێتەوە. هەروەها لە زانکۆکانیش کۆلێژی زانستی ئیسلامی بوونی هەیە. هەر لە چوارچەوەی ئەو بڕیارە حوجرەکان دەمێنێتەوە بەڵام سەر لە نوێ ڕێک دەخرێتەوە بە سیستەمێکی زانستی. شەیمە جاف، NRT هەولێر.